ڕاستی وەکو میدیاکارێکی کورد کە 25 ساڵە لە میدیایە کارەکەم تەنیا یەک ئاواتم هەیە ئەوەیە کە یەک جار بێمە سەر تەلەڤیزۆن لە یەکێک لە بەرنامەکان ما بڵێم فڵانە سەکتەر لەم نیشتیمانەدا بە تەواوی کێشەکانی بنەبڕ بوو ئێستا وەکو هەموو وڵاتە خۆپێدا و خواپێداوەکانی ئەم دنیاە فڵانە سەکتەر لە ژیانی خەڵکی کوردستان بە تەواوی چارەسەر بوو کێشەی نەما. بۆ پرسیارە دەست پێکەم لە کوێی دنیادا میلەتێکی بچکۆلەی وەکو کورد هەیە کە خوا بۆ میلەتێکی 6 ملیۆنی زیاتر لە 6 ملیۆن دۆنم زەوی بەراو و دێمی پێدا بن بەڵام بەشێکی زۆری پێداویستەکانیان لە دەروی وڵاتەوە بێن و پشتیان بە دەروجیران بەست بێت. لە کوێی دنیادا هەیە ئەم هەموو ئاو ڕووبارە هەبێت بەڵام بەشێکی زۆری بەهدەر بڕوا و ئەوەی کە سوودی لە نابینن خەڵکی وڵاتەکە خۆی بێ. لە هەرێمی کوردستان نزیکی 28 ملیار مەتر سێجا داهاتی ئاوی سەرزەویە لە ساڵێکە. ئەوەی کە لە بەنداوەکاندا کۆبۆتەوە 12 ملیار مەتر سێجایەواتە زۆرینەی داهاتی ئاومان بە فیڕۆ دەچێت. ئەم هەموو ئاوە گل نادەینەوە و لەولاوە پرۆژەی سەردەمیانی ئاودێری ناکەین ئەچین پشت بە ئاوی ژێر زەویەکەمانە بەستین. ئاوی ژێر زەوی 4 ملیار مەتر سێجایەواتە بەگشتی ئێمە خاوەنی 44 ملیار مەتر سێجا داهات و سامانی ئاوی سەرزەوی و ژێر زەوین لە هەرێمی کوردستان. وەک گوتم سەیری ئەم کارە ساتە بکە زیاتر لە 49.5 هزار بیر لێ دراون کە 23.6 هزاریان مۆڵەتیان هەن ئەوانی دیکە 25.9 هزاریان بە نایاسایی لێ دراون. لەو بیرانەی کە یاساین 10,400 بیر بۆ کشتتوکاڵ لێ دراون. ئەوەش بۆتە کارەساتێکی گەورە کە 3 بۆ 5 مەتر ئاستی ئاوی ژێرزەوی هێناوەتە خوارەوە. بۆ نمونە شارێکی وەکو هەولێری پایتەختی کوردستان خاوەنی یەکێک لە گرنگترین و گەورەترین و دەوڵەمەندترین حەوزەکانی ئاوە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە ڕووبەری ئاوی ئەو حەوزە دەگاتە 3200 کیلۆمەتری چوارگۆشە. ئەم خەزانە بەڕێزان هی ڕۆژی کارەساتە نەک زەی گەورەت بڕوا و لەم لاوە دەست بۆ ئاوی عەمارەکە بریت. بەهۆی وشکە ساڵیەوە لە هەرێمی کوردستان بە گوتەی بەڕێوەبەری گشتی ئاو و ئاوڕۆی هەرێم ئاوی ژێر زەوی لە هەرێمی کوردستاندا بەڕێژەی لە 150 کەم بووەتەوە. بەپێی نوێترین ڕووپێوی سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان لە کۆی 3770 گوندی سەرتاسەری هەرێمی کوردستان 867 گوند بە مسۆگەری دووچاری وشکبوون بوون کە ڕێژەکەی دەکاتە لە 123 هەموو گوندەکانی هەرێمی کوردستان. هەروە 1360 گوند کە دەگاتە لە 134 لە گوندەکانی هەرێمی کوردستان هەڕەشەی وشکبوونی سەرچاو ئاویەکانی بە تەواوی لەسرە. بەم پێش ئەمە دەکاتە چەند واتە لە 157 تەواوی گوندە تۆمارکراوەکان کە لەو ڕووپێوێدا تۆمارکراون لە سەرتاسەری هەرێمی کوردستان هەڕەشیان لەسرە. بەمەش هەم کارەساتی کۆچکردن لە لادەکانەوە بۆ شارەکان دیسان زیادەکە هەمیش سێکتەری کشتتوکاڵ بەرەو داتەپین دەچێت. پارێزگای هەولێر 344 گوند، پارێزگای سلێمانی 350 گوند، پارێزگای دهۆک 171 گوند، هەروە نزیکەی 2 ملیۆن ئۆتۆمبیل لە لایەکی ترەوە لە هەرێمی کوردستان هەن کە لە نزیکەی 450 ششتنگە واتە غەسلی فەرمی و نافەرمی بازرگانیدا خاوێن دەکرێنەوە. هەر ششتنگەیەک ڕۆژانە 7 ئۆتۆمبیلی تێدا بشۆردرێت. هەر ئۆتۆمبیلێکیش پێویستی بە 300 لیتر ئاو بێت. بەم پێەیە هەر ڕۆژێک 9 ملیۆن و 450 هزار لیتر ئاو تەنیا بۆ خاوێنکردنەوەی ئۆتۆمبیل لەم وڵاتەدا بەهەدەر دەدرێت. ئێستا بێبارانی و وشکە ساڵیە. هەندێک لە پێشبینیەکانی کەژناسی هەواڵی خۆشیان پێ نییە. ئێمە چی بکەین؟ پلانمان چی بێ؟ چۆن سیستمی ئاودێری مۆدێرن دروست بکەین؟ ئاوێکی وەکو زەی گەورە کە لە ڕۆژهەڵاتەوە لە جوولەمێرگەوە دەڕژێتە باکوور و لێوە دێتە باشووری کوردستان و بە ناو زەویەکانی دەشتەڵانەکانی هەولێردا دەڕوا تاوەکو ئێستا دوای 30 ساڵ حکومڕانی نەمانتوانیەوە یەک پرۆژەی ئاودێری دروست بکەین بۆ دەشتە بە پیتەکەی هەولێر. ئاوی دوکان بە هەمان شێوە خۆتان ئەیبینن بە تەنیشت چەندین زەوی پان و بەریندا دەڕوا تەنانەت نەمانتوانی و هەر لە خوارد دوکان و سوورقاوشانەوە نەمانتوانیوە دەشتی کۆیەی پێ ئاودێری بکەین. ئەزانم ئەم هەواڵانە خۆش نین بەڵام لە وتن و دووبارەکردنەوەی ئەم حەقیقەتانە بێگومان شتی نوێ ئینشاءڵڵا ڕزکێت.